دی دربارەی سەردانە سەرکردێن ئەنجومەنە نیشتمانی کوردی لەسەر خۆجەهیەن باژاری ڕۆژئاوای کوردستانê سەرەکێ ئەنجومەنێ برێز برەهیم برۆ و هەردوو جیگەرێ نوی خانم فەسلا یوسف و برێز ئەحمەد سینۆ سەردانێک رێخستنی و جڤین بە ئەنجومەنە خۆجەهیە حەسەکێ ڕێکردن لەسەر vê سەردانê سەرەکێ ئەنجومەنێ برێز برەهیم برۆ ئاخەوی شخوا هاتنە مەر باژارێ حەسەکێ مە ئەنجومەنە خۆجەهیە باژارێ حەسەکێ دی بە تایبەت divê zehmetiya gitê derbas dibe bajarê Hesekê di şerek van rojê çûyî derbas bû me endamê xwe yê encumena xwecihî dîtin ji bo rojê bê dikaribin karina li ser erdê bikin ji alî girtinê giçê dibin û ji alî van xortê dibin leşkeriya neçar ji bilî biyana daxuyaniyê em derdixin ji xwe û daxuyanî nerînê me siyasî tê dene ئێمە وەک ئەنجومەنە نیشتمانی کوردی یعنی ئەمێ لە هۆندەر و دەرڤە کار بکەن هەموو چالاکیەکە ئەم کارە بکەن ئەمێ فەتحەوان ممارەساتە بکەن ji ber ممارەساتە نە سیاسینە نە کوردایەتینە dijî berjewendiyê milletê Kurd tê dikeve xidmeta dijminê milletê Kurd divê demagê êrîşên çekdar yên Daişê û yên dixutatê rejîma Sûrî ev alî xelkê digire خدمتك مزن ji dijmin redekê ji bo Kurdê mayî jî ji welatê xwe bar bikin û derkevin em ê li hundir û derve van mumaresata fedex bikin û em ê bêdeng nemînin. هەروەها rêveberiya ئەنجومەنێ li ser nerîn û pêşneyarên xۆجەهیya bajarê Hesekê rawestiyan li gorî axaftina xanim فەسلا یوسف مەژی مەلنەرینێ وان گوهدار کردن مەخواست بۆ ئەم تەفدی ئەم و وان برادەرێ خۆ ئەم تەفدی وان ئەنجومانی خۆجەهی ئەم چاوا کاربن vê ئەنجومانە خۆ چالاک بکن ئەم ئاکتیڤ بکن ئەم لە ملەتێ خۆ گوهدار بکن ئەم بەردەوام بن تێکیلیێ مەبوانرە ئەم تەفدە ئەم کاربن وەک گروپ ئەم وان مەکاتبێ مەی بە ئەنجومانی گرێدای هەنێ ئەم وانژی چا قانونی بێ چا علامی بێ چا چاودێر بن سەر مەجالسێ مەحەلی ئەم تەفدا چالاک بکن سەرکردن ئەنجومەن کوردی دیارکردن بۆ ئەنجومەن کارێ خۆ بە ڕەنگێکی دەستگەهی بەردەوام دکە لە گۆری ئاخافتنە ئەحمەد سین و جیگەرێ سەرۆکێ ئەنجومەنێ تشتانە هەردوو مەجلیسێ دێ ئەم وەک پشتی گۆ ئەم هاتن انتخابکردن وەک ڕئاسەت المەجلس ئەنو ئەم ڤان مەکاتبات تەفدی تەفعیل بکن و لەسەر وی ئەساسی مە حەتا وەکە ئیرۆ ده مەجالسێ خۆجەهی دیتنێ و ئەم تەفدا جی دخن سوورەتێ گۆ بریارێک و ئەنجومانێ سندنێ ئەنجومەنە کوردی بڤێ گەڕا سەرکردێن وێ لەسەر خۆجەهیێن باژارە دخوازە برەنگێکی نو کارێ خۆی سیاسی بەردەوام بکە تا گۆکاربە هێڤیێن ملەتێ کورد لە ڕۆژئاوای کوردستانê هێلگەرە لەسەر ملێن خۆ دارە عەبدۆ ئارک حەسەکێ